لارجيون دبن صباح طبعا بخير ويتم شفانو قهدارن وين هج هذا مجمير حفتي صبير دما باي تختي لا هول ريغولستان محمد امين دوباره في صبيت قالوات بمدروش باشتا وك هر جار چندین بابتون جارونو چه زانیاری هنه کم بهدوره بشوپینه میرو بالا بکشن لسر دوم جاران یک جواناجی بحث برهمنا خوی جوتیارم بکن بتبتیل عالی دهوکه الپارسگاه دهوکه کو این پروژه گلک مازن هنه و دست بکن بنجیب جیکرن قالوا روشا جوتياران ها تشاوايا و او دل خوشم بذيكي و چي بلانين وانا جبو سالان بيش بلي ويكي جيبا مجارك اما دكريا بهتر تيكالي جنجايان كو خورتايا خورت ما بس جي كاتشو كرا بيك بومان او جي قلق جمان هم دبينن كو كردن مجي ايدي هدي تفلي بارن سوشيال ميديا دبا ماركتينج دبا ركلامي دبا يوتيوب وان شتوكم شتكيوسا و جای گلک جواناجی وقت چافکانی دهاتش خورا جوان تورن جواکیان که سوشیال میدیای پیدا دکن چاوایا و بچه مکانیزم که تکرن اما درجه هیا بدم جمره ده به دوره بشوپینن وقت میجی میب کرتنو چه که دست بکن کرم کن ایرو پارلمانتوی کردستان دجوا و هجمارک جوازی رو برپرسن حکومت آماده و جوینا پارلمان دیبن امید خوشناف سروک فراکسیون پارتی ل پارلمان کردستان ج کردستان 24 راگهان کل بن روشنایی رکفتنا هیوا در باسقوید نبرا فراکسیونانده ایرو پارلمانتوی کردستان دجوا و هجمارک پروژه و یاسا کجالی حکومت به هاتمون شیاندنج با پارلمانتوی و بین بحث کردن راگهانجی کو هجمارک وزیر برپرسن حکومت دجوین پارلمان ده آماده دبن. اما جبو یکی جدا کم هیویدارن همو فراکسیون باشداری و جوین پارلمان توی ببین. لی اگر هر فراکسیون اگر باشداری نکه جوین پارلمان توی ده هر بره و بچه. جالی خواهجی وزارت تندرستی رادیگهینه که هنجی روشا کرونای لجر کنترل دایا. دکتر محمد قادر بردفت که وزارت تندرستی حکومت هرما کردستان ج کردستان 24 راگهاند کوج بر زده بلابون ویروس کرونای روش گلکی خرابه لیبل حتی نهاجید بین کنترل دیا. بردفت که وزارت تندرستی اما جوی که جدا کده هیا ما هیو کده روزانه هرما کردستان زده تجرد 100 کسی دوشی ویروس کرونای دبن. تکهزیجی کر کو تنرگا یا کو روبروبون ویروس کرونای او ویژی خوپاریزی و دورکفتنا جواکیه. جالی خواهجی یکمین نکاروانا رونشتوان سعودی جبان جامدانه فریزه حجه گهشت مکه. ای سال جبر بلابون ویروس کرونا حج جبو مسلمان در سعودی حتی قدغه کرن. لو ما حکومت سعودی جبو زنده هشتنا به فریزه اولی بریاردا کوبریا تیروپیشکه که تایبت لولات سعودی بروبچو و چندین هم ولاتیان شانس به کیجوارا هابو کو ای سال تیکت که بدست بخن افجی که من جاره کو دیرو که ده ریب میلیون مسلمان لدر سعودی نایداین کو فریزه حج انجام بدن افجی جبوره گیری کرنه جبالا بونه زدتر یا ویروس کرونا که حتی نها زدتر 16 میلیون کس در سراسر جهان توشی ویروس کرونا بونه هر لسر هجمارا توش بویان به ویروس کرونا چند دولتی اروپی زده کریه. رو برایتی گشتی تندرستی فرانسه بلاف کریه. کدوه هیام در روزانه زده تر 1000 کسی توشی ویروس کرونا دبن. افرجی گلگ زده تره به رجای کوهی و حزیرانه هات بوتمار کردن. جالکی دن و 113 کسی دن لکوریای باشور توشی ویروس کرونا بون. کو به بلندترین رجای توشبونه د چهار هیوان در باس بوده ته هجمار کردن. دهمان دمیده لگور آمارین فرمین کواتن بلاف کردن هجمار توشبوین کرونا سرانسر جهان هر وکم آماجه بدهی 16 میلیون کس در باس کریه. لی اگرم بحثا کوریای باکور بکن وان راگ هندیه که یکمین حالت توشبون ویروس کرونا هاتیه تومار کردن. سالت دارن کوریای باکور بجن که یکمین توشبوی ویروس کرونا لباجارکای سونجی ولات خوا راگ هند که هفسنور دیگل کوریای باشور. جالی خواهجی کیم جونگ اون سروک ده سالت داره کوریای باکور
بارێ نایاسایی لەوێ باژارێ ڕاگەهاند و دامان دەمێدەژی بڕیاردا کو باژارێک های سۆنج بێ تەمامی بێ کەرەنتینەکردن کیم جۆنگ ئۆن بەرپرسên تەندروستی ڕاستپاردنە کو هەموو هەوڵەکێ بدن ji bo rêgirîkirin ji belavbûna vîrusa koronayê û her wiha belavnebûna vê vîrusê di nav hemû welatî de. کورتەیە ئەمە بەسەر هەفتوو دەهاتە منها هەن بابەت و مجاران بە هەفتوورە بدنە بەحەسکردن. لە گەل هاتنە وەرزێ هاوینێ بێگومان gelek جۆر میوە فێکی هەنە کول کوردستانی دی خەلک ئەنکو جوتیار دەست بچنی ناوێتکن دۆمە بەحسە حەژیران کرد لێوێ جەرێن بەحسە بەرهەمێ چواڵە دکن ئەنکو بەهیڤێن تاڕیên çaqala jî dibêjin ez bawer dikim ku hîn keske jê dikin ev cure şînkahî ji aliyê tenduristî ve gelekî baş e xwesteke zêde jî li ser heye û kiryarên wê jî berdewam digel yanî peyda digerin heta ku bixwin. Ew ên ku van çwalan ku bihîvên tar kom dikin dibêjin îsal wek salên derbas bûyî berhemê wan yanî ne geleke lê perekî baş jî neke yanî dahatekî wê ye baş jî ne ji ber ku berhemê wan ne zêde û. Hevkarê me Diyar Cemal wek timî ku çendîn fîçerên balkêş amade dikim bi taybetî li ser van mijarên piçekî em bêjin soft û bi corekî taybet dide behs kirin vê carê jî ji me re fîçerek amade kiriye li ser çwalan ku çeqele an ku bihîvên tar vê ce em ên hatîne fer fîçerê de zanyariyên zêdetir oy bigirin û bizan binin behsa çi jî dikin. گوندی گەورەدەیەکێکە لەو دیانەی کە زۆرترین درەختی چوالەی هەیە بادامی هەیە لە سەرەتای لە دەهەمین ڕۆژی مانگی تەمووز واتە مانگی حەوت زوو ڕەزەکان و چەقالەکان دەست پێەکەن ئەگەن وەختی لێکردنەوەیان دێوە پیانەوترێ زوو ڕەز باقیاتی لە پانزەی حەوتەوە چوالەکردن عادەتەن دەگات ساڵی وایە فەرقی هەیە گەرمبوون بۆی هەیە زاڵ وایە چەند ڕۆژێک پێشەکەوێت چەند ڕۆژێک دواکەوێت ئەو وەرزەوەردی چوالە لێکردنەوە ئەنجار کەسەوە دەچێتە مڵکی خۆی چوالەکان لێ کاتەوە زۆر ئینشەڵڵا مەگەر جوان بگە هەر جیاکردنەوەیە بێت چوکلەکان لێک دامەڵی نی چوالە لێکردنەوە عادەتەن هەموو شتێک عەزێتی هەیە بەڵام چوالە عەزێتێکی زیاترە یەکەم پێویستە بەسەڵەن درەختەکان خزمەت بکرێ بۆی بەری جوانە با بەدەستەوە شێوازی لێکردنەوەکەی بەدەست ئەچندرێت لێ ئەکرێتەوە گەدارەکان نەزم بوون بەڵام ئەگەر دارەکان سەخت بن بوون منەوەکەمە ئاسیە ئەبێ بەدار پێی بچێشی تووەکێتە ژێرەکەی و ئەگەر لایلۆنی بۆ ڕابخێتەوە ئێستا باشترێکیشە ئەگەر نا بەدەست کۆی دەکەنەوە دوای دەکەیتە گونیەوە و جوێنیەوە دەیبیتەوە لەگەڵ ماڵ و مناڵە لە ماڵەوە سپیەکەی تو پاکەکەیت و لەبەر خۆرە هەڵ یەخەی تاوشکە بێت مەجای ڕاوەشانی دارەکە نییە دەستشم نەگەیشتێ چوالە داهاتێکی سەرەکی بژێوی ژیانی خەڵکی ئەم گوندە بووە
بەڵام ئێستا بەهۆی خۆک پێویست خزمەت ناکرێن درەختەکان یان ئەوەتانی کەش و هەوا گۆڕاوە بەربوومەکان کەم بوون وەک چوالە بەڵام ئەگەر وەک باسی تەندروستی بکەین چوالە سوودێکی زۆر زۆری هەیە تەنانەت دەسا پزیشکەکان ئاماژە بەواکەن بۆ توانەوەی چەوری سوودێکی زۆری لێ ئەبیندرێت چوالە وەک نرخی دیاریکراوی نییە سەرێکی دیاریکراوە بێ هەر ساڵۆ بە پێی جۆرێکە سا لە گرانیەکە پارێکی زۆر باشیە کرد بۆیە داهاتێکی زۆر باشی بۆ خەڵکی گوندەکان دابی نەکرد بەڵام ئێستا لەم سەردەمەیە بۆ نمونە پار کیلۆی 2009 و 2000 ڕۆبێک پارەیە کرد چوالەیەکی زۆر کەمیشە یعنی کابرا بەشی مەسوفاتەکەی دەرناهێنایەوە بەڵام ئێستاکانە ئەم ساڵ شتێک چوالە باشترە بەروبوومێکی باشترمان هەیە ئەگەر پارەکەش باشتر بێ ئەوە لەوانەیە تۆزێ بۆ بژێوی خەڵک باشتر بێ و داهاتی خەڵک باشتر بێ ئەمجا سپیکردنەوەکە تۆزە بە بەر پیشێنە Vêce ev derket behîve. Behîvê jî ew hûşke vêce çekî diyara me têk helbû lê dawiya her behîve yanî vêce tar vê eger hişk wê weke hevdûye tenê tar û satê xwarin ya hişk divê bêşkandin weke güîzê ji bilî wekê hemê bin li ser mijara xwe ya yekemîn û jî erokim amaje pê dayî me behsa peydakirina dahat bikin an ku baş bikaranîna torên civakî ji bo peydakirina dahatekî baş vêce gelê Kurdistanê an ku li Iraqê ڕێگە پێ هاتیە داین کو بریە سوسیال میدیای فیسبووکە یوتیوبێ ئینستاگرامێ هەڤیو ئەگەر هەبێ ببێ بداهاش بە کول سەرانسەر جیهانێ پرانیە کەسایەتیە ناودار کو ژوارە دبێژن یوتیوبەر واتە ینی پیشەیەکە سەرەکیش بۆ پەیداکردنە قازانجێکی لەبەر کوردستان ئەم گەهێشتنەوێ ڕادێ ئەگەر منەگەهێشتنژی ji berşiyan hatgel hevkarê xwe yê berê û herwiha birêz zana Xalet kubxwe YouTuber û şarezaya divê barî de zor çend saleke detnasim her li buware de îjdekê weniye beyanî baş spas zor spas بۆ ئێوە cê em mawê xerêkî çî bûî بۆ ماوەیەکە من تقریبا ماوەی 2 ساڵە کەناڵەکەم داناوە کەناڵەکەم بەناوی زیزۆن زیاتر لەبارەی تەکنۆلۆجیا و گەیمینگە کە بوارێکی زۆر گەنجانەیە زۆر باوە و چۆن بڵێن تا ئێستا نزیکەی 50,000 سبسکرایبەرێکم هەیە ئەو ژمارە زۆرە بۆ ئێمەی کورد چونکە ئێمە ژمارەمان کەمە لە چاو کەناڵێکی جیهانی لەبەرەوەی بە زمانێکی ئینگلیزیە چەندین وڵات سێری دەکەن بە عەرەبیە چەندین وڵات بۆیە کەناڵەکانی ئێمە تا ڕادەیەک بچووکترن بەڵام بۆ ئێمە گەورەیە ئەو ژمارەیە بۆ ئێمە زۆرە زۆر چاکە ئەوجا زیاتر پەرەدەوە بە لای آیتی و تەکنۆلۆژیا و گەیمینگ و ئەوانە ئەو 2 ساڵ زۆر باوە لە کوردستان دەبینن زۆر ستریمەر هەیە ئەو چۆن جیاوازی هەبێت چۆن جیایم بکەینەوە هەر کەسێک و بۆ نمونە بڵێ ئەوە تایبەتمەندی خۆمە تێکەڵی ئیشەکانی تر نەبێ بڵێ هەیە ئەو تایبەتمەندی نییە هەیە بەڕاستی تا ڕادەیەک ئێستا یوتیوبی کوردیان بەگشتی سوسیال میدیای کوردی تێکەڵاویەکی زۆری پێوە دیارە بوارێکی تەکنۆلۆژیایان گەیمینگە دەبینی شتێکی تر دەکات زۆر دوورە لەو مەسەلەیە بەڵام من هەوڵم داوە هەر لەو بوارە بمێنێمەوە زیاتر شتەکەم وازەحە کە یان گەیمیان تەکنۆلۆژیا کە لێک نزیکن گەیمش بەشێکە لە تەکنۆلۆژیا بەڵام ئەو شتەیە تا ڕادەیەک لە یوتیوبی کوردی پێناسە نەکراوە تا ڕادەیەک بەگشتی عراقش دێڵە دەبینی بوارێکی تەکنۆلۆژیا یان بوارێکی ترە شتێکی تر دەکات کە زۆر دوورە لەو مالەیە ئەوەشیان هۆکاری تایبەت بخۆیەوە هەیە لەوانەیە ڤیوی نەبێ لەو بوارە حەزەکە بوارێک تر بێنێتە ناوەی بۆ ئەوی ڤیوی هەبێشتیوە چۆن سوودتان لێ وەرگرتووە بۆ پەیداکردنی داهات بەڵێ هیچ یوتیوبەرێک نییە یاخود هیچ سوسیال میدیا مەگەر کو ستریمەرەکان ئێستاویش باز دەکەم کە داهات پیا دەکات نییە ئەگەر پشتی بۆ بەستێت بڵێ داهاتی پیا دەکەم هەمووی یان بۆ ئارەزوی خۆی ئیشەکە دەکات یان بۆ خزمەتکردنی خەڵکە ئەگەر نابێت چاوت لەوە بێ کە تۆ داهات پیاکەی بە سوسیال میدیا ئەو شتە بە حاڵە لێرە نییە یعنی ئەگەر ئێستا من نزیکی 50,000 مەگەر بگەمە 100,000 500,000یش مەحاڵە بتوانم داهاتی پیاکەم بژێوی ژیانم بەوە پیاکەم چونکە چۆن بڵێ لێرە ڤیوی ئێرە ڤیو کوردستان و عراق لە یوتیوبیان لە سوسیال میدیا ئەو پارەیە کە دێتە سەر دێتە سەر ڤیوت زۆر کەمە بە بەراورد لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئێمە بۆ نمونە ئەگەر لەوان لە 1000 ڤیو با بڵێن
دۆلارێکی بێتە سەرەوە ئێمە لەوانەیە بە زۆر کەم سنتێکی زۆر کەمە باوەڕکە ئەگەستا پێت بڵێ من لە ئەولیەوە مۆنیتایزم نەکرد چکە دەبێت بیکەوە شێوازی پارە تقریبا ساڵەکە مۆنیتایزم کردو ئەگەر ئێستا پێتان بڵێن باوەڕ ناکەن 150 دلار هاتوتە سەر حساب من یەک ساڵ ئەگەر بێ ڤیوم سیرکەی نزیکەی 4 میلیۆن ڤیوم هەیە یعنی ئەگەر بێت و لە ماوەی ئەو ساڵ میلیۆن ویو 150 دلار هەمووی ئەو ساڵە نییە بڵێن ئەگەر 2 میلیۆنت هەیە ئەگەر لە وڵاتێکی دەرەوە وایە چەندە بێگومان ئێستا لەوانەیە 50 وەرەقەت هەبە زیاتر دەفتەرێکت هەبە یعنی تا 10,000 دلارت هەبی لەبەرێ ئەو فەرق و جیاوازیە لە چیدایە ئەو فەرق و جیاوازیە کاتێک هەم یەک یوتیوب بەخۆی ناعادالەتە بۆ مەسەلەیە دوو دێتەوە سەر وڵات ئەوان تارگێتی ئەو کەسانەی کە ڕیکلام دەکەن لە یوتیوب تارگێتی عراق ناکەن عالەمیەکان تارگێتی ئەو وڵاتانە دەکەن کە لێیان دەکڕن ئەوروپای ئەمریکایە کە با بڵێن خزمەت گوزاریە یان با بڵێن پرۆدەکتەکان شتێکی وایە دەیکڕن لێیان ئەوان تارگێتی ئێمە ناکەن کە ئێمە تارگێت نەکراوین ئەوە پارە نایەتە سەری ئێمە بشی بینین ئەوان پارەی نادەنەمە چونکە دەڵێن ئەوانە نایکڕن و هەروە خۆشمان تا ئێستا کەلتورێکی وا دروست نەبووە کۆمپانیاکانی خۆمان یوتیوب ڕکلامی لە یوتیوبی بکە ئەگەر تارگێتی کوردستان و عراق بکەن ئەوان مەبەستیان ئەوە بێت ئەو کاتە یوتیوب بڕێک پارە دەدات چونکە بینەرەکانی کلیک دەکەن شتەکەی دەکڕن بڕێک پارەدا تا ئێستا زۆر کەمە ڕکلامی یوتیوب ئێمە تارگێت بکات ئەوە یەک لە هۆکارەکانە تارگێتی سەرەکی کوردستان چه ئەوەیەکی سوۆشیال میدیایە فیسبووکە ئینستاگرامە فیسبوک تیکتۆک ئەوەی کە هەیە ئێستا لە تیکتۆک نین هەوڵ نادەی لەوەی نەوەڵا تیکتۆک من بەڕاستی نازانم بە شتێکی مناڵانەی دەبینم زیاتر تا ڕادەیەک یوتیوب زۆر باوە یوتیوب ئێستا لە عالم تقریبا یەکەمە لە ڕووی چونکە ڤیددیۆی کۆنتنتی یان بڵێن ناوەڕۆکی ڤیددیۆیی ئێستا لە هەموو شتێک باوترە لەبەرەوەی دنیا خێرا بووە هەموو شتێک ئاسانترە ئەو شتێ لە باتی نیم سعات بخوێنیەوە 10 دقیقە بخوێنیەوە بە دقەیەک بە چەند سانەیەک لە ڤیددیۆ دەیبینی ئەوە یەکێکە لە هۆکارانێ مەسلەی داهاتی تریش بۆچی داهاتمانی ئێمە بەداخەوە کەلتورێک تریشێ لە دنیادا دوو شێواسەیە پارەپیاکردن یانەوەتە خودی خۆی ئەو شوێنە یوتیوبە فەیسبوکە پارەت بۆ دەنێری کاتێ ڕکلام دەکرێت یان ئەوەتە سپۆنسەر دەکرێت بەڕاستی تا ئێستا ئێمە کەلتورێکی وا پێیان نەبووە لە ناو کۆمپانیاکانمان سپۆنسەرمان بکەن بڵێن بە تایبەتی کۆمپانیا گەورەکان هەتا بچووکەکانیش بڵێن ئەو کەسە ئەو یوتیوبەرە ڤیوزەرە چونکە ئەوەی یوتیوبەرە ئینفلوئنسەریشە یعنی کاریگەریشە تۆ بینەری خۆت خۆشت دەوێت تۆ کە کۆمەلگایەکە دروست کردووە پەیوەندیەکی هاوڕێیانیت لەگەڵ دروست کردو پەیوەندیان لەگەڵ دەکەی کۆمنتی دەخوێنیەوە لەگەڵیان قسە دەکەی زۆر نزیکی لێیان و ئەوان متمانیان بە تۆیە بۆیە سێری تۆ دەکەن ئەوە زۆر گرنگە بۆ کۆمپانیاکان ڕکلام بکەن لە لای تۆ یان سپۆنسەر بکەن لەبەروەی تۆ بێگومان دەبێت تۆش ئەوە ئەرکێکی سەرچانی تۆ متمانەی بپارێزی نەک درۆ بکەی لەگە بینەرەکانت چونکە بەداخەوە یوتیوبەرەکانی ئێمەیان هەموو سۆشەل میدیاکانمان ناچار بوونە لەبەرەوەی کە ئەو کەلتورە نییە ناچارن هەندێک ڕێگای بەکاردێن نەشیا و بۆ ئەوەی بینەری پیاکەن بۆ نمونە پێی دەگوترێت کلیک بیت زۆر کلیک بیت دەکەن شتێکی دەڵێن لە سەر وێنەکە شتەکە نییە لە ناو ڤیددیۆکە بەداخەوە ئەو شتێ هەیە ینی من هەوڵمدا بە هەموو شێوازێک پرۆفێشناڵانە کار بکەم بەڵام ئەو شتانم نەبێت بەڵام هەیە ئێستا پێم بڵێ ئەو 150 دلارەکەت بۆ هاتیان ناتوانانی وەریگری بۆ هۆکار ئەوەیە چونکە ئەوان بە پەیپال دەبێت ڕایکێشی پەیپاڵیش لێرە لە وڵاتی ئێمەنێ نەبینا چار من کەسێکی لە ئەوروپا بێنمەوە پەیپاڵێکم بۆ دابنێ پارەکە بۆ ئەو تەحویلکە و بێتەوە هەر نامێنێت نامێنێتەوە بێگومان حقی تەحویلاتەکە هەمووی دەڕوە چارەی ئەوە چیە بەڕای تۆ بەڕای من ئێمە هەموو دەبێت سیستەمی با بڵێن ئەو سیستەمی شێوازی بانکی و شتیوامە بگۆم هەوڵ دەین ئەو پەیپاڵا لێرە نازام دەکرێت یان ناکرێت بێتە ئێرە و هەروەها شتێکتریش حکومت دەبێت لەو بوارەدا ئاگای یعنی چاوێکی کۆنتترۆل بکات لە چەند لایەکەوە یەکەمیشت بۆ منە تۆ کۆپیڕایتمان هەر نییە ئێمە بۆ منە من کۆنتنتێکم هەیە ناوەڕۆکێکم هەیە تایبەتە بخۆم ئێستا من کاتێک مۆبایلێکی ڕڤیو دەکەم پێداچونەی بۆ دەکەم شتێکم هەیە لە دنیادا نەکراوە کە کاتێک یاری لەسەر تاقی دەکەمەوە مۆبایلەکە یارێکی پەبجی دەیبمە لای ستریمەرێکی بەناوبانک بۆ ئەوەی کە مزداقیەتی پێدەدا ئەو کەسە یاری پێدەکا دەڵێتن ئەوەی خۆی تێڵێ بۆچینی خۆی دەڵێ ئەو شتە نەکرا ئەگەر بێت و یەکێک بێ کۆپی ئەو شتێ من بکالێن ببا من ناتوانم مافی خۆم داوا بکەم یعنی یاسایەک نییە داوای مافی خۆم بکەم بڵێم ئەوە ئەو یوتیوبەران ئەوەی کە کۆپی منی کرد چکە زۆر شتیان لە من بەڕای من دەبێەوە سندیکایەکتان هەبێ هەر بەجددی ئەو داواکاریانە هەمووی
ڕەوانەی پەرلەمان بکەن لەوانەیە بتوانن یاسایەک دەربکەن سەبارەت بە کۆپیڕایت و بەڵێ کۆپی وە بزەبت شتێک تریش هەیە بەداخەوە ینی زۆر جاران لە ستریمەرەکە من مەبەستم هیچ کەسێک نییە دەبینی کە بازرگانی بە بینەر دەکرێت هەندێک جار هەیە بۆ نمونە لەوانەیە پەبجی دەینن فێرە هاکت دەکەن ئەخەرە شتە نایاساییە وایە لەوانەیە فێرە شێوازی هاکت دەکەن وای لە هاتوو ئێستا کۆمەلگای ئەوانی کە یاری پەبجی دەکەن بەڕاستی زۆر بێزار بوون لە هاک بەکارە نانوشتیوە ئەو ڕۆژە من هەر دوێنێ لەگەڵ کەسێک بووم لە با بڵێن لە حەلاقێک بووم باسی وی کرد گوتی واز لە پەبجی دێنم گوتم بۆچی گوتی لەبەرەوەی هاک زۆر بووە و خەتای ستریمەرەکانت چونکە ئەوان یەکەم جار خەڵکیان فێر کرد من نازانم ئەو شتە تا چەندی ڕاستە بەڕاستی بەوەی دیار بکەن کە بەهێزن و یاریان جوان لەوانەیە ناچار بن ڕویان لەوە کردووە پارەی بۆ شێوازە پیاکەن وەکو تۆ باسی کرد چونکە شێوازی کە نییە پارەی پێ بکەن لەوانەیە ناچارن ڕێگەیەکی وا بەکاربینن کە پارەی پێپیاکەن ینی ئەو شتەیە هەیە و بەگشتیش کۆمەلگای ئێمە لە ڕووی گەیمینگ وشتەوە زۆر ڕویان خستێتە سەر ینی قماری بە گەیمی دەکەن نەک بۆ خۆشی بۆ کات بەسەر بردن بەڕاستی ئەوە بکەن ئێمە بەڕای من لە باتی داهات بەدەستبێنین بەعکسەوە پارەیەکی زۆر زەبەلەح لە وڵاتە دەڕوا بۆ ئەو کۆمپانیانە بە تایبەتی پەبجی ئەگەر بێت و ئێمە 7 ملیۆن کەسی بین لە وڵاتی ئێمە لەو 7 ملیۆنە ئەگەر بێت و یەک لە چاری بەکاری بێنی ینی بڵێن ئەگە 3 ملیۆن زیاتر بەکاری دێنی لە هەر ماڵێکی ئەگەر 5 کەس من 3 کەس بەکاری دێنی لەو 7 ملیۆنە من ئەگەر بڵێم 2 ملیۆنی بەکاری بهێنی لەو 2 ملیۆنە ئەگەر بێت و بە معدلی بە ئەڤرێجی $10 بەکاربین مانگانە بینە بەرچاوت چەند ملیۆن دلار لە وڵاتە دەڕوا بۆ ئەو کۆمپانیایە هیچ سوودیشی نییە بە هیچ شێوەیەک بۆ تاکە ستریمەرەکانیش یاخود بڵێ یوتیوبەرەکان کەواتە ئێستا پێویستی بە هەوڵێکی جددی هەیە لەلایەنەوە بۆەوەی کە چارەسەر بکرێن مۆزا و باشتر بکرێن بێگومان ئێمە دەبێ هەم لە ڕووی حکومەتەوە هەم لە ڕووی کۆمپانیەکانیشەوە ئاور بدەنەوە ئێمە چونکە ئەگەر بێت و پشگیری نەکرین ئێمە باوەڕکە ئاستی ئێمە من لەبەروەی کەمە ئیشی خۆشمان دەکەین ئێمە 8 سەعات ئیشی خۆمان دەکەین لە دەرەوە دێنەوە ماڵەوە ئەو کاتت نییە زۆر پەرە پێ بدەیت زۆر بیبێ پێش کەناڵەکەت بەڵام من باسی کەناڵی خۆم کەم ئێستا لە ڕووی چەند بوارێکەوە لە ڕووی گەیمینگ لە ڕووی مۆبایلەوە لە ئاستی کەناڵە عالەمیەکانم جیهانیەکانم بەس ئەگەر بێت و داهاتی خۆم هەبا ئیشی ترم نەکرا بەس ئەوم کردبا بێگومان باشتر بێگومان بڵێ زۆر لەوانیش باشتر دەبووین چونکە ئێمە هیچمان لەوان کەمتر نییە بەڵام بەداخەوە دەبێت لە جیتوانی خۆمان من مانگانە کە داهاتی خۆم پیا دەکەم لە شوێنێکتر ئیشێکتر دەبێت کامیرە چەند مانگێک هەتا کامیرەیەکی بکڕم چەند مانگێک هەتا لایتنگێکی بکڕم چەند مانگێک ینی بە مۆبایل هەتا ساڵێک و شتێک بە مۆبایل تەسویرم دەکرد کامیرەم نەبوو یعنی بەڕاستی مەعاناتێکی زۆرمان هەیە لە ڕووی وەزعەکە باشە گوتمان باسی ئەو مجارە دەکەین وەڵا ئەو شتێکترش کەلتورێکتر هەیە بەداخەوە لە ئێمە لە دنیادادا هەیە پێ دەڵێن دۆنیشن بینەر دۆنیتت دەکا یعنی تۆ کە سیرت دەکا لەوانەیە بینەر مانگانە بتوان $1 پێ بدا لە دنیادا ئەوە هەیە بۆ بینەری هیچ نییە $1 لەوانەیە زۆر نەبێت بەڵام بۆ تۆ زۆر ئەگەر 100,000 کەس تەماشاتکە ئەوە زۆر پارێکی زۆر دەکات بەڵام ئێمە لێرە ئەگەر باسی دۆنیشن بکەن خەڵکی ئێمە کەلتوری ئێمە فێر نەبوو دەڵێن ئەو دەرەوزە دەکات یعنی ئەوە شتێ هەیە لە دنیادا دۆنیشن هەیە لێرە تۆ ناوێری باسی ئەو شتەش بکەیت ئەوە پشگیری کردنە دۆنیشنی ئەوە بەڵام لێرە ئەوەشێ ینی هەم لە ڕووی بینەرەوە تۆ هیچ پشگیریت ناکرێت هەم لە ڕووی با بڵێن حکومەتەوە لە لایانی تری لایانی با بڵێن لایەنەکانی تر نەک لە ڕووی داهاتەوە هەم کۆمپانیاکان هەم یوتیوب خۆشی لە هەموو شێوەیەک بەڕاستی غەدرمان لێکراوە زۆر سپاس کە ئەمڕۆ هاتی ئەو باسی ئەو شتانت کرد لە سەبارەت بە یوتیوب چونکە بابەتێکی زۆر گرنگە بەڕای من هیوادارم پەرە پێ بدرێتن لە کوردستان چونکو دەبێتە سەرچاوێکی داهاتێکی زۆر باش بۆ زۆر کەس لە سەرانسەری جیهان هیوادارم بۆ ئێوە شواری لێبێتن و باشتر ببێت زانا خالد یوتیوبەر سپاس بۆ دەمێتە کێراکی بکەناتی سەرچاوە بێجە بەریکۆم هەرن ڕەوشە کەشهەوایان کوسەقایە بشۆپینن هەفکارێ من لە باژەر و باژەرە کوردستانێ وێنوچیان دیگەلمە بشۆپینن لێ بەریکۆم هەرەجەم هەفکارنخوا بێ ڕەوشە سەقای بەبزرە بشۆ نەحەزرە ئێ باشە نەخۆم هەرنە جەم هەفکارن خوا مەزەن چژمە ئامادەکردە وە گۆچە نزانم باشم هەفکارە من نەڤی ناتال هەلەبجەوێ ئامادەیە دیگەلمە دەرباسی ڕۆژ باشە بێ ئەڤین بەیانی باش هەز دەکەم لە شوێنێکی جهێکی کوردەواری نانێ تیریە کوتێ چێکردن نانێ ناوماڵەیە
ئەجا ئەف خانم مشخۆرە چێتکەن ئانکو دفرۆشن کەرم کە زانیاریان زێدەتر الجەمدا. بەیانی باش گوڵستان لە نێو کارگەم لە کارگەی دروستکردنی نانی کوردی، نانی هەورامی، نانی چیری یەکەمین کارگەیەک بوو لە نێو پارێزگای هەڵەبجە لەلایەن خانمێکەوە دانراو. چەندین خانم لە نێوم کارگەیە ڕۆژانە کار دەکەن و لە نێوم کارگەیە نانی هەورامی، نانی تیری، کۆمەڵێک نانی دیکە دروست دەکرێت لەسەر خواستی هاوڵاتیان. منەوەی قسەی زیاتر لەگەڵ خاوەنی کارگەکە خاتو نەخشین بکەم. سڵاو لێبە خاتو نەخشین، بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێن ئێوە ڕۆژانە کاشمێر چەندێنە سەر کار و چی دەکەن لێرە چەند سەعات کار دەکەن؟ سەرتا بەخێراتتانەکەم و خۆشحاڵم لەوەی کە من چەند جارە ئێوە ئێمە بەسەرەکەنەوە کارگەی ئێمە بەسەرەکەن. ئێمە وەکو کارگەی نانی کوردی هەڵەبجە وەکو یەکەم کارگە وەکو ئاماژەتان پێکرد جەنابتان یەکەم کارگەی لە شارە ئیشمان کردو و تا ئێستا بەردەوامین 12-15 کارمەندی بەردەواممان هەیە کە بەیانیان لە سەعات 3:30 دەست بەکارەکەین تا 11 تا 12 لێرەی. ڕۆژانە لێرە چی دروست دەکرێت گە لە نانی هەورانی چ نانێکی دیکە دروست دەکرێت؟ باشە، نانی جۆمان هەیە و نانی تیریمان هەیە لەسەر داواکاری و بە پێویستی داواکاری کڕیارەکان ئێمە و بەرهەمانە خەینە ڕوو گەلانە و ناوسانجیش ئەویش هەر لەسەر داواکاریە و لەسەر تەڵەب ئەکرێتە بەڕوو. ماستمان هەیە، دۆشاوی تومان هەیە، ڕووبەنارمان هەیە. ئەمانە وەکو شتێکی لاوەکی زۆر کە خەڵک داوای ئەکات لەبەرەوە خسومانەتە بەردەستی کڕیارەکانمان. بەسی ئەوەت کردوت ئێستا کۆمەڵک خەڵک بەهۆی ئەوەی کە گران هەرسەکرێ نانەکانی دیکە داوای نانی بۆرمان لێکن. ئەم نانی چۆن دروست دەکرێت؟ نانە بۆرەکە ئەوەیە کە سووسی لەگەڵایە، ئاردەکەی جیاوازە. ئەو ئەم ئاردێکی ئێمە بەکارێنین بۆ ئیشی ڕۆژانە بەشێکی سووسیتیانە. ئەوە بۆ مەعیدە قورسە و بۆ دانیشتەر جیڕە ناخورێ. زۆر کات کڕیارەکان تەڵەبی ئەوەکەن ئەو نانەمان بۆ بەرهەمبێنن، ئێمەش ئەوە قینە بەردەستیان بۆ لەبەر تەندروست بوون و باری ناجێگیری سەحەتی خۆیان. جیاوازی نرخیان هەیە لەگەڵ نانەکانی دیکە یاخۆ هەمان نرخ؟ جۆکە هەیەی، بەس نانە بۆرەکە کەمتر، هەر یەک سعرە لەگەڵ نانە سپیەکە. دەکەم گوڵستان لێرە لەسەر داواکاری هاوڵاتیان بەیانیان زوو ناوساجیش دروست دەکرێت، ناوەشکێنە دروست دەکرێت کە بە گوێز دروست دەکرێت ئەویش بە هەمان شێوە. وەگەر هەر هاوڵاتێکی دیکە شکولیچە یاخۆ هەر شتێکی کەی بێ لەسەر خواستەوەیان دروست دەکەن، بەڵام بە بەیانیان بە بەردەوامی نانی هەورامی هەیە و نانی چیری هەیە. ئەمانە شتی سەرەکین، بەڵام دیکەشی لەسەر خواستی هاوڵاتیان. ئەڤین وا بزانم ئەم نانە وشکیش دەکرێت وە دواتر دەتوانین تۆزێک تاری بکەن و لەگەڵ خواردن بیخۆن. ئەوە کولێرەیە کولێرەیە کوشکەکەی جایکە بەڕۆنیا هەر بە شتێکی کە کە حەز لێ بە چاوری توی خۆی. باشە گەرەک سپاس ئەڤین بۆ چوونەتە بۆ ویجهێ تایبەت و دەستێوان خانمان خۆش بێ بێویە ڕۆژێک خۆش. بێجە ئەرێکی دن هەفکارە من ڕێنە سالیش نەڤ باژاری هەولێرەوێ دگەلمە بێ دگۆچێ هەڵبەتەنە بەڵام هەڵبەتە دیارە کە ڕێنەس لە ناو شاری لە شوێنی نانی تیری کولێرەنی چۆن تا ئێستا ڕۆشتی شوێنێک کە خواردنی بەیانیانی لێ نییە، ینی هەمویان دەڕۆن لەوێ برسیمان دەبێ سیر دەکەین چۆنە ئەتونان دەخۆی بۆیە دەڕۆی ناڕۆی ینی مەبەستم. گوڵستان سپێدە باش بەیانیان من نانەخۆمە سا لە ماڵ دەرەچم چکە گەر نانی بەیانی نەخۆم ناتوانم لە ماڵ بێمە دەرێ. پاشانیش زۆربەی و شوێنانەی کە کولێرە و بابەتانەی لێەکەن بەیانیان لە شاری هەولێردا خەڵکانێکی زۆر سەردانیەکەن، بەڵام ئێمە بەیانی فریانە کەوتیم چینە جێگەیەکی و بۆ بەیانێکی دیکە لە شوێنێکە کولێرەی لێبێت لایفتان بۆکەین. دەمەوێت گوڵستان باسی ڕاست هەڵمەتێک بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم هەفتەیەدا دەستی پێ کردووە هەروەها لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیران ئەمە چەندەمین هەڵمەتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕای دەگەیەنێت لە پێناو شێرکردنەوەی هاوڵاتیان و لە پێناوەوەی هاوڵاتیان بتوانن خۆیان باشتر بپارێزن لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا. هەڵمەتەکە لە دوێنێەوە دەستی پێ کردووە، بەڵامی دی لە ئەمڕۆ دەست بەکارەکانی دەکات بە جۆرێکە لە هەفتەی یەکەمی هەڵمەتەکەدا بەسەرپەرشتی تەبان هەرێکە لە وەزارەتی ڕۆشنبیری و فەرمانگە میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە هەفتەی یەکەمی هەڵمەتەکەدا بە هاشتاگی بە ماسکەوە کە داوایان کردووە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن و میدیای لە هەرێمی کوردستاندا هاوکار بن لە بڵاوکردنەوەی زانیاریەکانی
هەڵمەتەکەدا و هەروەها هاوکار بن لە کۆی و بەرنامە تەندروستیانەی کە لە تیڤەکان و لە ڕادیۆ لە سوسیال میدیادا ئەنجامی دەدەن ئەو زانیاریانە بخەنە ڕووکە باز لە سوودی ماسک دەکات و بەستنی ماسک تا چەندە گرنگە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ئەوان خۆیان لە ڕێگەی ڤیددیۆ و گرافیکەوە زانیاری تەواو دەخەنە ڕوو و ڕەوانەی دەستگاکانی ڕاگەیاندنی دەکەن کە ئەوان بڵاوی بکەنەوە لە هەفتەی یەکەمدا باز لە ماسک دەکرێت و زانیارەکانی دەخرێتە ڕوو لە هەفتەی دووەمی هەڵمەتەکەدا باز لە تاک پارێزی و خۆپارێزی واروەها دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیەکات کە ئێمە نزیک دەبینەوە لە جەژن پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە جەژناندا لە هەرێمی کوردستان زۆر پتە و تێکەڵاوە بۆ ئەوان داوا دەکەن کە هیچ نەبێ بتوانین سەردانیکردن و هەروەها نزیک بوونەوە لە یەکتری کەم بکەینەوە بۆی بتوانین کۆنتترۆلی بابەتەکە بکرێ هەند شەرندە تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستی ئەوە دەخاتە ڕوو کە بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام گرنگترین شدەوەیە کە هاوڵاتیان خۆیان بپارێزن بۆی بتوانن پەرستاران و دکتۆران و ئەوانەی لە بواری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا کار دەکەن بتوان بارودۆخەکە کۆنتترۆل بکەن گوڵستان لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی کاری لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە کرد ئەم هەڵمەتە لە چوارچێوەی ئەو کارانەیەکە لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوەوە بەدابینکردنی کۆی پێداویستە پزیشکەکانیش لەسەر ئەرکی خۆیان بەردەوامیان داوە بەوەی کە هیچ نەبێت بتوانن ئەو نەخۆشانەی کە لە سنتەرەکانی کۆرۆنادا چارەسەریان بۆ دەکرێت بە باشترین شێوە چارەسەرەکان وەربگرن و بتوانرێت کۆی ئەو پێداویستە پزیشکیانەی کە پێویستیانە بۆیان دابین بکرێت لە هەرێمی کوردستان زیاتر لە 445 کەس تاوەکو ئێستا بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستداوە بۆیە ئەم هەڵمەتە لەو چوارچێوەیەدا ئەنجامدرا کە بتوانرێت هەم قوربانیەکان کەم بکرێتەوە هەم ئەو فشارە زۆرەشی لەسەر سنتەرەکانی کۆرۆنا هەیە بتوانرێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. بەێ هەفکارە من ڕێنە ساڵیش نەوە باژارە هەولێرێ گەلێک سپاسش بۆ زانیاریەنتە بێ ڤیا ڕۆژەکە خۆش و پر بەرهەم و تەندروست بێ بجێ هەروەک دەستپێکە پرۆگرامە دەمە ئاماژە پێدایی و نەمێ بەحسا ڕۆژە جووتیاران بکەن بە تایبەتی و ڕۆژە 27 ساڵە ئیساڵ 2020 بەسەرپەرشتیاوە ئامادەبوونە مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê کە virê بناغەیە پرۆژەیە دەبەرە پیشەسازیە خۆراکی لە پارێزگەها دهۆکê هاتە دانین. ئەف پرۆژەیەک جوان پرۆژەیەن گرنگ و استراتیژیکە و 275 کارگەیەن خۆراکی و 229 کۆگا هەمە خزان هەڵگرتنە خۆراکی ژێ خۆڤە دیگرە. کۆما تێکچووان و خەرجیên vê projeyê 7 milyar dînarin cotiyar û kasibkar jî dibêjin ku ev gelek dilxweşin bi vekirina vê devera pîşesazî û dibêjin jin hawpêde îdiya wê berhemên xwe yên salane zêde bikin stek neayavêtin ji ber ku niha dilê we cih de ye ku tu ziyanek nagihêwan xesaretekin li wan nabe û cihek heye ji bo helgirtin û ساختکردنا ئەوان بەرهەمێن وان ئەوێجە مەخواست گەل جوتیارێکی ژنەوە عردێ خوا باخەوەنم زانبن بۆی باندۆر بکەی بەکردنا دەڤەرە پیشەسازی وان بنێتە دە ساڵە بێدە ئەم کوژنەهاوە دەست پێ بکەن باوەدەکاریان داکو بەرهەمەی خۆی نافخۆیی زێدەتر بکەن برێز محەممەد سەلیم بەربوهاری کوبخۆ جوتیارە ژێ دهۆکێڤۆی دگەلمە بێ ڕۆژ باشمان ڕۆژ بە سەرسەرا و سەرچاوە اونچانە بەجێژمر بەحسا ڕەوشاخۆ بکەن دڵخۆشن بڤەکردنا vê devera pîşesazî li bajarê dihokê وڵا دەڤەرا پیشەسازیەوە بەریبنیاتی هاتیە دانان دەڤەرا دهۆکێ ئەو خۆ جێ دڵخۆشییا جوتیارانە و ئومێدا جوتیارانە خوزی ئەvە بەری چەند ساڵە ئەvە هاتبایکردن چونکە ئەو هاتبایکردن ئەvە بەری چەند ساڵە ئاستێ جوتیارا vî radeynet bû û astê berhemînanê jî vî rengînet bû da berhemê cotiyara pitir bît û da qîmeta wî çêtir bît çilsîkê çil ji derve çimku da kêmosî kevîtê hemî da çite kogav da bîte şerbet û da bîte muellebat û da bîte tiştê dixwarin murabbat halê we ev net bû yanî
ئەبێجە هون بتابەتی چ چێنن مام دە عردی خۆدا ینی چ میوەیە شینیە فێکیە چییە؟ خودی ما پترم وکی اختصاصی ما هی برای بهار پتر تریه اما حسابه 9 صدیل گنده برای بهار تریه و خو برای بهار خدان پترین احتمال میوه تریه احتمال سرانسری کردستانی حتی ویگاف که بله چونکو برای بهار گنده دست بگه سال 60 کو دست بگیری انتاجاتری و بو محافظت عراق همیه حسابه کهش برای بهار چو پتر چونکو برای بهار یه نافداره گنده تری بله ویجا معلومه پتری اعتمادامه سرتریه و هندک جنیک جیتین هنده سیو خو تشتی و صاو يعني انشن جبلي كو تره برهم بينن هم پله كرنكه. مواجي جبو دولما وانا اوي هنت قوتي كادر ناب ماركت هذا اگر زرر نگهنن هند كارن وانجي چيكنين ای كردستاني مالت مالت که ویدین دک بود افریقین اما وقتی که یه بخواه که جوتیاره که زیرک بیت وی پیچه بوی بیت عیاله بیشت بهاره او بخو برهمه که بخو شویره بینیتن چونکو او قیمت نهینگه بله حتی راده که باش قیمت کن شد یعنی اداره که بخو پیره چه کتن يعني نورمال اب سوزاي البازار تينا فروتن بله. بس تامن جاوا اگر كارجا بينا تشيكرن بين هالقرتن جبو زستاني وانا لي اگر تجمر بحث بك جيكرنا بلي ميوا انكوي رزا تعدي زرر زيان ناگهينا تره شو وقتك اذا دفيجي ببي بله بله الهنده وقتی ده ضرری گهینتی وقتی که مروف پلی جد کد اون بلگی جد کتن ویت او بشارازایی جبه تکرن چونکه همی وقت نیتونی نتو بلگی جب که وقتی که مثلا خارن پاشی درست بو میوه چنا بیتن وقتی که چید بیت حتی پتر تاثیری لیب کد و جاش بروی که ویت او جوتیار یه شارازا بیت وقتی پلگیش میوید کتن که کیش وقتا مثلا شه جیب کت آن نشه جیب کتن باشا جماعة اگر بحث بكن اگر تدهيا هون برهم خوازده تر بكن رزي خبر فرحتر بكن اگر افده ورش پیش ازازی دست به بکه و به اری خدا خوزیه که مولاتا ولا ومیدا جوتی را همیانه و هم همیشه این پتر برهم بینین و پتر زیاده تر لیکن اشین بجمت احتمالا برای بار 200-300 هزار میوید تریدلی یعنی و مجال هیب خدا احتمالا صدق آدی زیاده تر لیکن هکه کو بیت افروتنو یه قیمت بیسی که هکه بی قیمتی بیت خلکی جدلوی ناشیته و خلک جی نشد بجید ما آدی بو چه زحمت و رابمو و جاش بروی ای که اف بری بنیادی اف دانای بله امیده که بو جوتیارا و هم خوزیا جوتیارا اوه کو پروژه بیت ابدو ماهینان یعنی چه بیتن زیترین وقتن دی روژه که زیتره پتر برجوند یا جوتیارا دانه اب برهمه کو ون برهم تینن دشین پارزگندن کردستان در و ولاتیان تنجبو باجار دهوکه پارزگاه دهوکه خودی بری بهاریا بغداد تجیترید که او خو هندجا لوریک دو چونه باس راجی و دهوکه جی هم میگاوا یا تجیتری و بس وگاف که معلومه هند خلکک نبو خلکک کم بو حسانه بو نه وکی وگاف که بو وگاف که دهوکه هندی مثل سالت حشی آله هاتی مثل هندی بغداد آله هاتی و جا فرقی ها چه بوی معلومه و جا یا سرمل جوتیاری اوه چاندنا خو زیادتر لیکت و برهمی خو پتر لیکتن دابشت استیعاب و سیکا حسابه که سرانسری عراقی بکت و تایبت یا کردستانه گلک باشه و جا اگرم بحثا عرضه چاندنیه بکن لدهوکه زیادتر چه جور فیکیه کیان شینکهیک لی سرکفتی دبی دما کومرو بچینه
ما دهو که باجر چندنیه دهو که دو معملت حسابه که یه تماتا دانشولی ایک یا کربلا ایک یا دهو که بخواه اگه مروی تریله لیت هجمارتن هنده جارا حتی 20 تریلات ریز بون بس لیا دهو که و بو چند عراقی جفرت کرد خود حتی بس راجی هنگی کسی با جانگ نه چندش دهو که زیادتر دهو که خوش داشته با جانگ چندن و حتی تو چویه اخیر نقطه نو بروریا محافظت عراق همی ترد کردن چونکو عراق هنگی اوتش نبو که با جانگ کاب چینید آن به نایلون و آنربه و اوتشته نبو دهو که بو یا پریکوپیکو دهو که بو یا اینتاشت کرو دهو که بو یا حسابه که اگه بجن سالکا نانی یا جوردا یا فقی سالکا فقی حتی مثلو بغدا باشه وجه اگر تجمر بجه بر همه نافخویی پره خطینه دگل و ماندوبون و وستیانا كنت كن سالانه حقي ودقه کنگی وگاف که يعني نورمال ويقف اي كيه، سال ويقف كيه سالين لنا. در باس بود اما مجبور یا خوی اداره وید کین نه بخود سال دار بود و هک اداره پی بیتن اداره پناهد و ملکی ما یویره یعنی هک هر ملکی اداره نه ماله که نه عائله که دو عائله و سه عائله پی بیت بس وگاف که اداره پناهد چونکو سیکنینه قیمت خونینه یه به قیمته بجاش برویری معلومه جوتیار جیه اکود بجنیه کزل حسابه که شول خو و پیچه که یه پادکه جیل شول خو چونکو ساعتیت اداراوی درستاهی پینایتن گلک باشه دستت صاحب ما محمد سلیم جوتیار باش هرده که کوتد گل مبوی بهویا بر همه باشتر و هیوی دارن کو سالا به سالا خیره و برکت بجوره سپاس شوارا و انشالله سالا بید سالا خیره بید بزنه ها خوده هیوی خوده گلک سپاسش بوده که جواج هرده که گل مبوی دیجا هر بردام تکن سر بابت مجارخه اف بابت گلک بالکش و جمره راستی یعنی دما کو دل جوتیاران خوش ببشتی چندین هی وستیان دگلوی برهمی و های جهنا آف ددن اگر جهک خرابو به تیک یعنی تیک چوبه چه دکن همو خودانا ناف چاوه وایا وجه هی دارن کو اف پروژه بزودترین دم دبی جیب جی کرن و او جی دلوا بچکی خوش ببه روشا کشه و هوای سقای به دور بشوپی نز باورد کم روشن گلک گرم ام در باز دکن چند روشن گرم هنجیل پیش یا مهنه و ای روشی دبیجن حتی انها بلنترین پلیا گرمای الهرمان کردستان هاتیه تومار کرن سری و صبحی و کودیارش در و طاف که دجوار هیا و جا کم میزنن چخار سال باجارو کن کردستانه
وجه ئەگەرم بەحسا دەبرێن شنواری بکەن بە ئەلبەکێک جوان جێهن هەری ناسکریە دناڤە لبنانێدا و بتایبەتی دبێژنێدا البقاع لە لبنانێ وێجەش بری و جهێکی شنواریە باڵا گەشتیاران بخوا بە دکشینێژ بۆ چەندین ساڵان سەر هەفتوو بێگومان لبنان وڵاتێکی خۆشە نزیکی 83 کیلومتران ژە دووری ناوەندا بێژن پایتەختە وڵاتی لبنانê بەیروتەیە dikeve li wê derê ji bilî ku çalakiyên geştiyarî salane birêve diçin îsal hewl dane ku li ser şûnwarên beelbekê yên navdar ahengeke hevjîniya bi kom li derbixin dibêjin aliyên xêr dibêjin mabestawana we jî ku dilê xelkê xweş bikin bi taybetî vê rewşa aborî û tenduristiya xirab de bêce bi şert û mercên tenduristî ev ahenga bi kom birêve çiyek em bevdûre bînin دڵخۆشیە van bûk û zavayan li pişt maskan hatiye veşartin. Çil û bûk û zava li beelbeka Libnanê bi ahenga zewaca xwe dilxweş bûn li ser şûnwarên navdarên beelbek ku gelek hunermend û kesayetiyên navdar li wir rawistiya bûn. Hadî û Fatma dilxweşiya xwe bi vê rojê dane xuya kirin bi taybet ku ahenga hevjîniya wan li beelbekê ye. Dilxweşiyeke mezin e ji ber ku em 44 bûk û zavan e. Em bihêvîne her kes vê xweşiyê nas bike û bijî. Gelekî dilxweş im gonha em li ser şûnewarên beelbekin. Rêkxerên ahenga bi kom dibêjin ku mebesta wan dilxweşkirina xelkê ye. Bi taybet ku niha rewşeka aborî û tenduristî zehmet li ser wan derbas dibe û gelek ji bûk û zavayan nikarin barê darayiyê hevjîniyê hilgirin. Lê amejedan ku ji berbelaqbûna vayrosê korona ahenga wan tenê derbarê girtina dîmenekî bi kom bû. Armanca me ji ahenga bi kom dilxweşkirina xelkê ye li deverê. Bi taybetî divê rewşa zehmet da. Me biryar da em tenê dîmeneke giştî ji bo ku zavara bigirin. Ew jî di çarçûfeya pabendbûn bi rêdmayên xweparastinê. Belavbûna vayrosê korona li derdora cîhanê bû sedema girtina gelek çalakiyên bi kom, gelek bûk û zava jî li derdora cîhanê ahengên wan hatine dereng xistin û ziyaneke darayiya mezin geha holên ahenga rêkxerên ahengên hevjîniyê. Îva Umer, Kurdistan 24. Normal em dibihîzin hin kompanya çawa weke rikberiyekê çêtkin da ku bû nimûne eger valahiyeke hebe ew kesê ku derbixê valahiyê Google gelek caran vaçtan dike eger bikarê hak bike te bikarê xira bike wê rêyê bibîne tê perayan qazanc bike. Normal jî em dibihîzin bi dîzaynekê bike tê perayan qazanc bike. Vê carê NASA rikberiyekê durust kiriye ku tuwaleteke li ser heyvê rêk dixe durust dike. Ajansa valahiya asmanî ya Emerîkî naskirî bi NASA dixwaze di geşta xwe ya bide ji bo serheyvê ku biryara di sala 2024 de encam bide tuwaletek ji bo geştvanên xwe di valahiya asmanê de durust bike. Ji bo vê pênkavê jî daxwaz ji alîkariya xelkê kiriye ku li derveyê ajansê alîkariya wan bikin. Lewma NASA rikberiyek ji bo dîzayneke nû ya durustkirina tuwaletekê li ser heyvê rêkxestiya û xelatên rikberiyê jî digihe nêzîkî $35,000 Emerîkî. Ajansa NASA ragihandiye ku deriyê pêşkêşkirina dîzaynên nû yên tuwaleta ser heyvê heta hevdehê heyva bê vekirî dibe û roja 3 Septemberê navê kesê serkeftî divê rikberiyê de radikîne. Bêguman eger tu tuwaletekê li ser heyvê durust dike ferqa cuda ye ku tu tuwaletekê li ser erdê durust dibe kes pirsimiye erdê wîsane mumkin e dibe ku yê heyvê berhova jî beniya jî tiştekî fîzîkî li wê derê taybet heye ku divê li ber çav bigirin ew kesê ku çê bike jî divê hesabê wêyekê bike ku li valahiya asmaniye ner ser erdê ye. Ez bawer dikim bi vîya wê em gihane dawiya programa xwe ya îro û ev babet û mijarên ku me digel hevdû şopandin divan çend demjimêrên derbasbûyî de pir zaniyarî be ji bo we tevan heta rojeke din bi çendîn babet û mijarên din bimênin di nava xêr û xweşiyê de û xatirê we.